بەڵێ بینەرانی شارپێرس ئێمە ئێستا لە بەردەم مزگەوتی ئەحمەی حاجی عەلین لە شاری سلێمانی ئەوەی کە دەیبینن کەسایەتی و ڕۆشنبیران و نووسەرانە لە شاری سلێمانی هاتوونەتە پێشوازی تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر کە کەمێک پێش ئێستا لە شاری هەولێرەوە تەرمی پرۆفیسۆر و مێژوونووسی گەلێلی کورد دکتۆر کەمال مەزهەر گەشتە شاری سلێمانی و لە ئێستاشدا بڕیارە چەند خولەکێکی دیکە تەرمەکەی بگاتە مزگەوتی ئەحمەی حاجی عەلی و لێرەدا نوێژی لەسەر بکرێت. دواتر لەم مزگەوتەوە بەڕێ دەکرێت بەرەو گۆڕستانی سەیوان کە لەسەر وەسێتی خۆی داوای کردووە لە گۆڕستانی سەیوان لە شاری سلێمانی بەخاک بسپێنرێت. دیارە دکتۆر کەمال مەزهەر مێژوونووسی دیاری گەلی کورد لە ساڵی 1937 لە گوندی ئاغجالەری سەر بە شاری کەرکووک لادایک بووە. قۆناغەکانی خوێندنی لە شاری سلێمانی تەواو کردووە لە ساڵی 1959 بەشی مێژووی لە کۆلێژی ئادابی زانکۆی بەغدا تەواو کردووە. هەمان ساڵ بۆ تەواوکردنی خوێندنی باڵا نێردراوە بۆ یەکێتی سۆڤێتی پێشوو. ساڵی 1963 دکتۆرای لە مێژوورە وەرگرتووە. لە ساڵی 1970 بۆ تا مامۆسای مێژوو لە زانکۆی عێراق وانەی مێژووی گوتۆتەوە. دکتۆر کەمال مەزهەر لە تەمەنی 84 ساڵیدا و لە 16 سێی ساڵی 2021 لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری ئەڵمانیا لە شاری دیارە کۆچی دوای کردووە بە نەخۆشی و پاشمانەوەی لە نەخۆشخانە بۆ ماوەیەکی درو درێژ لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری ئەڵمانیا کۆچی دوای کردووە. تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر گەشتە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی و لێرەدا ئێستا تەرمەکەی دەهێنرێتە نێو مزگەوتەکەەوە نوێژی لەسەر دەکرێت. دیارە پارێزگاری سلێمانی، سەرۆکی زانکۆی سلێمانی، قایمقامی سلێمانی، سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی، نووسەران، ڕۆشنبیران، کەسایەتیە دیارەکان هاتوونەتە پێشوازی لە تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر. دەرەوە دارە تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر لە ئێستادا گەیەنرایە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی. لەلایەن پارێزگاری سلێمانی بەرپرسانی پارێزگای سلێمانیەوە دیارە
هێنجایە مزگەوتی ئەحمەی حاجی عەلی لێرەدا نوێژی مردوو لەسەر پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر دەکرێت. ئەمە تەرمی مێژوونووس و کەسایەتی دیاری کوردستان پروفیسۆر دکتۆر کەمال مەزهەرە کە هێنرایە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی لێرەدا نوێژی مردوو لەسەر تەرمی مێژوونووسی گەورەی کورد پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر دەکرێت. كم دقيقة ما تيمان بعد؟ بوسطة بعد بابل 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 بس لە تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر گەشتۆتە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی و لێرەدا نوێژی مردوو لە سەر تەرمی کەسایەتیە دەکرێت. پێشەکی داواکاری نەخوای پەروەردگار لە بنانی کردەوەکانمان خۆش بێت بە تایبەتی لە بنانی جەنابی کاکی دکتۆر کەمال خوای پەروەردگار بەشی بەری خۆشحال ئینشاءالله. کەیفیەتی خوێندنی نوێژی جەنازە وەهایە ئێوە بفەرموویە لە نوێژی ئەم جەنازەیە کە بە خەڵکی هەیە بە جەماعەت الله ئەکبەر. سوال الله أكبر هداية الله أكبر كسر فاتحة أخرين الله أكبر يوم صلوات ذلك كما قال صلى الله عليه وسلم الله أكبر سيهم دعاء كتير ويك دعاء كايم المني دبري في أمر قال صلى الله عليه وسلم من وشك بريء عن الغيب اللهم اغفر له وارحمه اللهم صل على السلام من نواني قائد القرآن أجل ما داشت الإسلام إن شاء الله وتعالى. الله أكبر. الله أكبر. الله أكبر. الله السلام عليكم ورحمة الله. إنا لله وإنا إليه والله يصب عليك كان موجود.
بەڵێ بینەرانەوە تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەرە لە مزگەوتی ئەحمەی حاجی عالیەوە بەڕێ دەکرێت بەرەو گۆڕستانی سەیوان و لەوەدا بە مەراسیمێکی تایبەت و شایستە بە خاک دەستپێردرێت. Bura kaka. Hakayla, bura kaka. Bura kaka. Hayda sonra. Awil ayse. Orası. بەڵێ بینەرانی شارپەرست تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر لە مزگەوتی ئەحمەی حاجی عالیەوە ئێستا بەڕێ دەکرێت بەرەو گۆڕستانی سەیوان لەوێ لە مەراسیمێکی تایبەتدا بە خاک دەستپێڕێت مێژونووسی دیاری کورد پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر لە تەمەنی 84 ساڵیدا لە یەکێک لە نەخۆشخانەکانی ئەڵمانیا لە 16 سێ ئەم ساڵدا بە نەخۆشی و پاشمانەوەی بۆ ماوەتی زۆر لە نەخۆشخانە کۆچی دوایی کرد و ئێوارەی دوێنێ دیارە ئێوارەی دوێنێ دیارە تەرمەکەی لا ڕێگەی فڕۆکەخانی هەولێرەوە گەشتە شاری هەولێر و لەوێشەوە ئەمڕۆ لە مەراسیمێکی تایبەتدا تەرمەکەی گەیەنرایەوە شاری سلێمانی لە ئێستاشدا بەڕێ دەکرێت لە مزگەوتی ئەحمەدی حاجی عالیەوە بەرەو گۆڕستانی سەیوان کە لەسەر وەسێتی خۆی لەوێدا بەخاک دەستپێڕێت. پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر یەکێک لە مێژونووسانی دیاری گەلی کورد دکتۆر کەمال مەزهەر نووسەر و مێژونووسی کورد ڕۆژی سێشەمە 16 سێی 2020 لە تەمەنی 84 ساڵیدا لە نەخۆشخانەیەکی شاری ئەڵمانیا لە شاری بۆن کۆچی دوایی کردووە. دکتۆر کەمال مەزهەر ئەحمەد لە ساڵی 1930 لە گوندی ئاغجەلێری سەر بە شاری کەرکووک لەدایک بووە. قۆناغەکانی خوێندنی لە شاری سلێمانی تەواو کردووە. ساڵی 1950 بەشی مێژووی لە کۆلێژی ئادابی زانکۆی بەغدا تەواو کردووە. هەمان ساڵ بۆ تەواوکردنی خوێندنی باڵا دیارە نێردراوە بۆ یەکێتی سۆڤێتی پێشوو. هاوکات لە ساڵی 1963 دکتۆرای لە مێژوودا وەرگرتووە. دکتۆر کەمال مەزهەر لە ساڵی 1970 بۆ بە مامۆستای مێژوو لە زانکۆکانی عێراق وانەی مێژووی وتۆتەوە. دکتۆر پرۆفیسۆر کەمال مەزهەر ئەندامی یەکێتی نووسەرانی کورد و ئینستیتوتی کورد بووە لە پاریس. هەروەها ئەندامی کارای کۆڕی زانیاری کوردی بووە. چەندین کتێبی مێژووی لە سەر مێژووی کورد و
تەنانەت لە سەر وڵاتە جیهانیەکان نووسیوە. دکتۆر کەمال مەزهەر دیارە لە 16 سێ و لە تەمەنی 84 ساڵیدا لە وڵاتی ئەڵمانیا کۆچی دوایی کردووە. لە ئێستادا تەرمەکەی لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلیەوە بەڕێ دەکرێت بەرەو گۆڕستانی سەیوان کە لەسەر داوای خۆی لەسەر وەسیەتی خۆی تەرمەکەی لە گۆڕستانی سەیوان بە خاک دەست پێردێت. دیارە تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر لەلایەن بەرپرسانی ئیداری پارێزگای سلێمانیەوە پێشوازی لێکرا. هاوکات نووسەران، مامۆستایانی زانکۆ و ڕۆشنبیران ئەندامانی پەرلەمان هاتبوون بۆ پێشوازی لە تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر و بڕیارە پاش چەند خولەکێکی دیکە تەرمەکەی لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلیەوە پاش نوێشکردن لە سەری بگەێنرێتە گۆڕستانی سەیوان و لەوێدا لە مەراسیمێکی شایستەدا بە خاک بسپێردرێت. ئەوە ئێستا دەیبینن بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەڕێکردنی تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر مێژوونووسی دیاری کورد کە لە 16 سێ لە وڵاتی ئەڵمانیا دیارە پاشمانەوەی بۆ ماوەیەکی زۆر لە نەخۆشخانە کۆچی دوایی کردو. ئێوارەی دوێنێ لە ڕێگەی فڕۆکەیەکی تایبەتەوە گەیشت تەرمەکەی گەڕێنرایەوە بۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و لەوێشەوە ئەمڕۆ لە شاری هەولێر لەلایەن سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە دیارە مەراسیمێکی تایبەتی بۆ کرا و هاوکات چەند کاتژمێرە پێش ئێستا تەرمەکەی گەشتەوە شاری سلێمانی و لە بازگەی کەڵوانان پێشوازیەکی فەرمی لێکرا و لە دوایەوە گەیەنرایە نەخۆشخانەی بەورن گەیەنرایە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی و لەلایەن کەسایەتیە دیارەکانی شاری سلێمانیەوە دیارە پێشوازی لێکرا و نوێژی مردوو لە سەر تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر کرا و لە ئێستادا تەرمەکەی بەڕێ دەکرێت بارە و گۆڕستانی سەیوان لە سەروەسەتی خۆی دیارە داوای کردووە لە گۆڕستانی سەیوان لە شاری سلێمانی بە خاک بسپێردرێت.
مێژونووسی دیاری گەلی کورد دکتۆر پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر لە ئێستادا تەرمەکەی بەڕێ دەکرێت بەرەو گۆڕستانی سەیوان. ئێستا لە ناو شاری سلێمانیە تەرمەکەی لە ڕێگایە بەڕێ دەکرێت بەرەو گۆڕستانی سەیوان. دیارە پێشوازی کردن لە تەرمەکەی لەلایەن پارێزگاری سلێمانی بەرپرسانی پارێزگای سلێمانی و یەکە ئیداریەکان و هاوکات زانکۆی سلێمانی و نووسەران و ڕۆشنبیرانەوە پێشوازی لە تەرمەکەی کرا چ لە پازگای کەڵوانان و هاوکات لە مزگەوتی ئەحمەی حاجی عەلیش پاش نوێژکردن لەسەری دیارە تەرمەکەی لە ئێستادا بەڕێ دەکرێت بەرەو گۆڕستانی سەیوان. پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر نووسەر و مێژونووسی کورد دیارە لە ساڵی 1937 لە گوندی ئاغجەلەری سەربا شاری کەرکووک لەدایک بووە. قۆناغەکانی خوێندنی لە شاری سلێمانی تەواو کردووە. لە ساڵی 1959 بەشی مێژووی لە کۆلێژی ئادابی زانکۆی بەغدا تەواو کردووە. هەمان ساڵ بۆ تەواوکردنی خوێندنی باڵا نێردراوە بۆ یەکێتی سۆڤێتی پێشوو. لە ساڵی 1963 دکتۆرای لە مێژوودا وەرگرتووە. لە ساڵی 1970 بۆتە مامۆستای مێژوو لە زانکۆی دیارە لە زانکۆکانی عێراق دکتۆر کەمال مەزهەر وانەی مێژووی بووتۆتەوە. پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر ئەندامی یەکێتی نووسەرانی کورد و نووسێتی کوردی بووە لە پاریس. دیارە هەروەها ئەندامی کارای کۆڕی زانیاری کوردی بووە. چەندین کتێبی لە سەر مێژووی کورد و لە سەر مێژووی وڵاتانی جیهان چاپ کردو. ئەوە ئێستا دەبینن بەڕێکردنی تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەرە کە تەرمەکەی بەڕێ دەکرێت بۆ گۆڕستانی سەیوان لە شاری سلێمانی و دیارە بە شێوەیەکی فەرمی و بە پرۆتۆکۆل تەرمەکەی بەڕێ دەکرێت بەرەو گۆڕستانی سەیوان کە لەسەر داوای خۆی و لەسەر وەسێتی خۆی داوای کردووە لە گۆڕستانی سەیوان لە شاری سلێمانی بەخاک بسپێردێت. دیارە وەک بۆ بیرهێنانەوەی ئاماژە بۆ بدەم دکتۆر کەمال مەزهەر مێژونووس و نووسەری دیاری کورد لە 16 ئەم ساڵ لە تەمەنی 84 ساڵیدا لە یەکێک لە نەخۆشخانەکانی وڵاتی ئەڵمانیا لە شاری بۆن کۆچی دوایی کردووە. ئێوارەی دوێنێ لە ڕێگای فڕۆکەیەکی تایبەتەوە لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە تەرمەکەی گەڕێنرایەوە بەرەو هەرێمی کوردستان. دیارە لەوێدا بە شێوەیەکی فەرمی پێشوازی لێکرا و ئەمڕۆژ لە شاری هەولێر لە کاتژمێر دیارە لە کاتژمێردەی سەرلەبایانی مەراسیمێکی تایبەتی لەلایەن سەرۆکایەتی هەرێمەوە بۆ ئەنجام درا. پاشەوە تەرمەکەی دوایەوە گەڕێنرایەوە بۆ ماڵەکەی خۆی لە پارێزگای هەولێر یاخود لە شاری هەولێر. دواتر وەکو خۆی داوای کردبوو پێش گیان لە دەستدانی دیارە داوای کردووە کە تەرمی ئەو لە شاری سلێمانی لە گۆڕستانی سەیوان بەخاک بسپێرێت. لە کاتژمێر 2 تەرمەکەی لە ڕێگەی بازگەی کەڵوانانەوە گەیشتە شاری سلێمانی و لەوێدا لەلایەن پارێزگاری سلێمانی و بەشێک لە بەرپرسانی یەکە ئیدارەکانی پارێزگای سلێمانی و زانکۆی سلێمانیەوە پێشوازی لە تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر کرا. لە ئێستادا تەرمەکەی بەڕێ دەکرێت بەرەو گۆڕستانی سەیوان و لەوێدا لە گۆڕستانی سەیوان بەخاک دەسپێردێت.
خابرو ماما خابرو دورة دورة سلامي
بەڵێ بینەرانی شارپرێس ئەوەی ئێستا دەیبینن بەڕێکردنی تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەرە بەرەو گۆڕستانی سەیوان لە شاری سلێمانی. پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر نووسەر و مێژوونووسی دیاری کورد 16ی سێی ئەمساڵ لە یەکێک لە نەخۆشخانەکانی ئەڵمانیا پاشمانەوەی بۆ ماوەیەکی زۆر لە ئەو نەخۆشخانەیە کۆچی دوایی کرد. دکتۆر کەمال مەزهەر لە تەمەنی 84 ساڵیدا دیارە لە وڵاتی ئەڵمانیا کۆچی دوایی کرد. لە ئێستادا تەرمەکەی بەڕێ دەکرێت بەرەو گۆڕستانی سەیوان لەوێدا بە خاک دەسپێرێت. تەرمی دکتۆر کەمال مەزهەر دیارە لەلایەن کەسایەتەکانی شاری سلێمانی پارێزگاری سلێمانی نووسەران و ڕۆشنبیران پێشوازی لێکرا. لە ئێستادا تەرمەکەی پاش چەند خولەکێکی بیکە دەگاتە گۆڕستانی سەیوان و لە مەراسیمێکی تایبەتدا با شێوازێکی پرۆتۆکۆلی تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر بەڕێ دەکرێت بەرەو گۆڕستانی سەیوان لە شاری سلێمانی. لە ئێستادا تەرمی دکتۆر کەمال مەزهەر دکتۆر پرۆفیسۆر کەمال مەزهەر گەیشتە گۆڕستانی سەیوان. بڕیارە لەم گۆڕستانە و لەسەر وەسیەتی خۆی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر مێژوونووسی دیاری کورد بە خاک بسپێرێت. دیارە کەمال مەزهەر یەکێکە لە نووسەران و مێژوونووسانی کورد کە ساڵانێکە خزمەتی دیاری بە ئەدەب و نووسین و زانکۆکانی کوردستان و ئەو کاتانەشی کە لە غوربەتدا بووە دیارە دەستی نووسینی لە نەیتوانیوە دابڕێت لە قەڵەم و نووسینەکەی. پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر لە تەمەنی 84 ساڵیدا و لە 16 ئەم مانگە لە شاری بۆن لە وڵاتی ئەڵمانیا دیار کۆچی دوایی کرد. دست چاو خوش مروان مروان
بەڵێ دیارە ئێستا تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەسار گەیشتە گۆڕستانی سەیوان ئێستا دەبینن بە شێوەیەکی ڕاستەوخۆ گەشتنی تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەسارە بۆ گۆڕستانی سەیوان لێرەدا بە خاک دەست پێڕێت. حولها زوار هي ربها رسفة حولها يدي يدي هي ربها رسفة زوار هي رسفة دور دوا أخذ دلاش ولا بردنا وكي وين كذا
مگر علی روستی لیرولی تان دوام بعد کسر لیرولی ورجيها بس ليه انا شغال ولا قال سير والله إذا تجي اجانا اخي اللي بتشتغل ولا واش زين اشتكي بس رمزة كاميرا بتشخنا بحال على مدى ما بس لايف يا شكرا عزمني بيتك كاكا دارا ئێستا تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر لە گۆڕستانی سەیوان بەخاک دەستپێڕێت ئەوەی دەردا ئامادەیە بەرپرسان و کەسایەتە دیارەکانی شاری سلێمانیە هاوکات پارێزگاری سلێمانی و بەرپرسانی یەکە ئیدارەکانی پارێزگای سلێمانی و نووسەران و ڕۆشنبیرانی پارێزگای سلێمانی دەرە ئامادەی بە خاک سپاردنی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەرە. دیارە بینەرانی شارپرێسەوەی ئێستا دەیبینن گەشتنی تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەرە با گۆڕستانی سەیوان و لێرەدا گۆڕێکی پێشوەخت دیارە بۆ ئامادەکراوە و گۆڕی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەرە و لێرەدا ئێستا تەرمی کەسایەتی دیار و مێژوونووسی گەلی کورد پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر بەخاک دەستپێڕێت. قرطومي من برا أركان علي أو كادي مظاهرة كيف بحق شلون بني مفاكم نبقى أركان علي يرجع جمالي
خاكناس كاكا خاكناس كاكا خاكناس خاكناس قبل الوقت وزاجة خاكناس قبل الوقت بس خلينا شلون لا زيني يا بەڵێ بینەرانی شاربرێز ئەوەی ئێستا بە شێوەیەکی ڕاستەخۆ دەیبینن مەراسمی بە خاکسپارنی دکتۆر کەمال مەزهەر نووسەر و مێژونووسی دیاری کوردە. دکتۆر کەمال مەزهەر مێژونووسی کورد لە تەمەنی 84 ساڵیدا لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری ئەڵمانیا کۆچی دوایی کرد. پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر لە داگوی ساڵی 1930 لە گوندی ئەغژەرێری سەربا شاری کەرکووک لەدایک بووە. دیارە قۆناغەکانی خوێندنی لە شاری سلێمانی تەواو کردووە. لە ساڵی 1959 بەشی مێژووی لە کۆلێژی ئادابی زانکۆی بەغداد تەواو کردووە. هەمان ساڵ بۆ تەواوکردنی خوێن نێردراوە بۆ یەکێتی سۆڤێتی پێشوو. لە ساڵی 1963 دکتۆرای لە مێژوودا وەرگرتووە و لە ساڵی 1970 بۆ تا مامۆستای مێژوو لە زانکۆکانی عێراق. دیارە بینەرانی شارپرێز ئێستا دەبینن تەرمی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر بە خاک دەسپێردرێت. پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر یەکێکە لە مێژوو نووسەکانی دیاری کورد کە ژمارێکی بەرچاو لە کتێبی هەیە لە مێژووی کورد و لە مێژووی وڵاتانی جیهانیشدا هاوکات ئەندامی یەکێتی نووسەرانی کورد و ئینستیتوتی کوردی بووە لە وڵاتی پاریس. لە 16ی سێی ئەم ساڵدا دیارە پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر لە یەکێک لە نەخۆشخانەکانی وڵاتی ئەڵمانیان لە شاری بۆن پاشمانەوەی لەو نەخۆشخانەیە بە نەخۆشی کۆچی دوایی کرد.
والله عمل بس نروح لأن سێچەر فۆتۆم بۆ وەرگرە ئەوم بەرێ لێ خۆت دەی هەر بۆ سپێ دەستپیانێ فۆتۆم بۆ وەرگرە نه والله طايش يا قصتي جيلاك ورحمة إخواني بدنيا لا قسمتها مفروض عليه بس وش أو بعد شمان بريك أو بعد شو اللايف صورة والله لايف نبي نرم لايف توس يا بيتي عام رنجة
Once again. او بنوي ها او بدل او تصالح زول نمبر شو شو يعني والله شيء اللي بداني نعم
والله ما جاري ما ممكن هذا بين سالم به دنیا علمی معرفی کولج قاطع سودان قسم زیاده ضرر ولا يتوعي ان شاء الله لا لا ورنا دواء ورنا دواء زيادتي ورنا زيادتي ان شاء الله ورانا فلمكم هردي وانا كيف اخو هردي بينا باشا اللي راه فرموا دكتور خصك دكتور قال لك اخبار ولا لا يبغى والله مش انا ابوك ان شاء الله دكتور خصك فرموا دكتور بناوي خوي قورا بناوي خلق خاك حكومه يريمي كردستان و پارێزگای سلێمانیەوە بناوي هەمووتانەوە پرسە و پەژارە و ماتەمینی خۆمان بۆ کۆچی دوایی پرۆفیسۆر و زانا و دانا و توانای گەلەکەمان و نیشتیمانەکەمان و مرۆڤایەتی دەرەبڕین ومێ دەکەم ئەم هەموو هەوڵانەی کە لە 84 ساڵی تەمەنیا بەڕێزی داویەتی بۆ ئەوەی کە زانستیانە ئەزمونگەرانە بە وشیارێکی زۆرەوە لاپەڕەکانی مێژووی ئەم نیشتیمانەمان بۆ هەڵباتەوە بۆ ئەوەی کە مێژوومان چۆن بووە وا بیخوێنینەوە نەک وەکو ئەوەی کە ویستومانە و هەر کەس چۆن سەیری کردووە یا ڕۆژهەڵات ناسەکان خوێندویانەتەوە نابێت کامێرەکان بەڕێزان ئەمڕۆ بۆ ڕێزگرتن لە گیانی پاکی دکتۆر کەمال مەزهەر و تەواوی ئەو بەڕێزانەی بە زەین و بە عەقڵ و بە دڵ و بە گیان و بە سەر و بە ماڵیان لەگەڵ شەهیدانی ئەم وڵاتەیە
زۆریان بەخشی کۆبووینەتەوە ئومێ دەکەم ئەم بڕۆ بکەین بە ڕۆژی یەکریزیمان و هەوڵ بین هەمومان بەیەکەوە چۆن لەم پرسێ ئامادە بین خۆشەویستان و بەڕێزان جێی خۆیەتی وەکو پارێزگای سلێمانی سوپاسێکی زۆری حکوومەتی ئیتیحادی بە تایبەتی بەڕێز سەرۆکۆماری عێراق و سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکی یاریمی کوردستان و حکوومەتی یاریمی کوردستان و بە تایبەتی بەڕێز وەزیری ڕۆشنبیری بکەین کە لە دوێنێ شەوەوە هەتا ئەمڕۆ کە پێشوازی تەرمەکەی کردووە و ئیستا هێناوی گەیانیوتی سلێمانی ئومێ دەکەم لەم مەراسیمەیە بتوانین هەمومان بەیەکەوە پرسەی خۆمان ڕابگەێنین و بتوانین درێژە بێدەری ئەو خەبات و کاروانە بین. دوستان و خۆشەویستان پێمان دەهێڵن و دەگەڕنە بەندێقای خوا جا سەربەرزی و سەرفرازی بۆ کەسەی پند و عیبرەت وەرەگری ئێمە تەنها تەڵقین و ئامۆژگاریمان بۆ کاک دکتۆر کەمال ئەوەی ئەڵێن چۆن لە دنیایەوە توتە ئەڵڵاه خوامە محەممەد پێغەمبەرمە ئیسلام دینمە قورئان پێشەوامە إن شاء الله تعالى لجواب ملائكة كان خواي فرودگار جوابكت فسيح بكا وخواي فرودگار لولامي ملائكة كان زمان الفسيح بكا إن شاء الله تعالى بناوي خانواده وبنە ماڵی کۆچ کردۆ سپاسیەکە بەیەکەی بەڕێستانەکەین خوای فرۆدگار لە خزمەتی و قەومەتی و کەساتی کەمتان نەکا خوای فرۆدگار ئەجر و پاداشتان باتەوانی إن شاء الله تعالى دیارە پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ سێشت لەگەڵ مردووە ئەڕوا ماله و عەمەله و ئەهله ماڵەکەی و ئەهلەکەی و عەمەلەکەی ئێستا بە بەرچاوی خۆمانە بینیمان ئەوەی کە کاک دکتۆرمان بە خاک سپارد و لە بەرچاوی خۆمانەوە ئەوەی کە جێیما بێ لە حاڵی حیات و لە ماڵەکەیدا جێی هێشتووە و تەنها پێغەمبەر صلى الله عليه وسلم دەفەرمێ ئەوەی بگەڕێتەوانێ و ئەوەی بچێتە ناو قەبرەکەی و لەگەڵ یا تەنها کردەوە عەمەلەکەیەتی کەواتە ئێمەش هەوڵ و کۆششمان بۆ ئەوە بێ کە کردەوە عەمەلمان باش بێ کێ هەیە ئەمە شوێنی نەبێ کێ هەیە ئەمە مەعوای نەبێ کێ هەیە بڵێ من نامرم هەموو سلێمانی و هەولێر و کەرکووک یاخوا پیرۆزی بێ بەڵام ئەمە شوێنمانە ئەمە مەسیرمانە سەربەرزی و سەرفرازی بۆ ئەو کەسەی کە لەم شوێنانەدا پەیمانی برایەتی و خۆشەویستی و محیبەت ئەدا و ئەبێتە خزمەتکاری میلەتەکەی خۆی خزمەتی وڵاتەکەی خۆی بکە ئەلێرادەدا پەیمان بدا خوای پەروەردگار جەزاتان باتەوانێ خوای پەروەردگار ئەجر و پاداشتی هەموو لایە باتەوانێ مردنیش ڕێگەی هەموو لایەکمانە مردن بە گەنجێتی و بە پیرەتی نییە پیرەمێردی شاعر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ گەنجێکی پینی ئەم گەنجە بە پیاوێکی پیری بە تەمەنی بە ساڵات چووە پێ ئەکەنی پیرەمێردی شاعر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بە شعری جوابی داوە فەرمی گەنجە پێکەنی بەڕیشی پیرێ وەڵامی داوە لەو لاوە ژیرێ فەرمی هۆ گەنجە مەنازە بە خۆت کە جوانی بەناو پیرم زۆر دیوە لەسەر گۆڕی لاو کەواتە کەس دڵی بەوە خۆش نەبێ بڵێ جارێ من گەنجم و بەبەرمەوە ماو قەیچێکە مردن ئانوساتی بۆ نییە فەرمانی پەروەردگارە كل نفس ذائقة الموت ثم إلينا ترجعون کەواتە ئەبێ ئێمە هەوڵ و کۆششمان بۆ ئەوە بێ ئەم قەبرەمان ڕۆشن کەینەوانێ ئێستا جەنابی کاک دکتۆر خوای پەروەردگار لێی خۆش بێت تەنها خۆی و کردەوەی خۆی تەنها خۆی و ئەعمالەکانی خۆی لە دنیاە چی کردووە لە خزمەتی ئەگەر لە پێناوی ذاتی پەروەردگار و لە پێناوی بەرژەوەندی هەموو هاوڵاتیان و میلەتەکەی خۆی دابوو بێ ئینشاء الله تعالى خوای پەروەردگار بۆی بکاتە ڕەحمەت بۆ ناو قەبرەکەی خوا جەزاتان باتەوانێ خوا لە خزمەتی کەمتان نەکا ئەوەندەی من بزانم پرسەی ڕەسمی ناتوانن دایم لە بەهۆکاری ئەم نەخۆشینە بەڵێ پرسەی ڕسمی ناتوانن دایبرێن لەبەرەوە بە هۆکاری ئەم نەخۆشینە هەر کەسێکیش وەکو کەسایەتی و خزمەتی و دۆسایەتیەوە سەردانیانەکە ماڵیان کراوەیە و خوا جەزاتان باتەوانێ وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. هدية الفاتحة. جارێکی تریش کە لە مەراسیمێکە تەڵقین پێشی هەموو شتێکە ڕەجاتان لێکە تەڵقین پێشی هەموو شتێکە متابعنا مع الله شيخنا ان شاء الله وبروح يا نياس والله ان شاء الله
يا حاج يا مخوال السنتبران بس كيف كانت جو تاريخ كيف ما مصاب ولا ما كجاري ما مصاب ولا ما كجاري كعبنا مالك يا أما والله ما جارني ما مصاب كاميرا كان لو بلا ما مصاب هذا ما شوبر ما مصاب والله هنا ما مصاب كاميرا ما مصاب ولا برزايا ولا وياه ما مصاب يبينا وياك يا ما مصاب هذا كاك زدش ورنينا قالوا بس هيك كاك قالوا بس هيك بەڕێزان بە ناوی بنەماڵەی خالیە خۆشببوو ڕەوانشاد پرۆفیسۆری مەزن دکتۆر کەمال مەزەرەوە بە خێرهاتنتانەکەین و زۆر زۆر سوپاس بۆ ماندووبوونتان زۆر زۆر سوپاس کە ئەرکتان کێشا زۆر زۆر سوپاس بۆ بە تەنگەوە هاتنتان ئەلەم بۆ نەیەدا شایانی باسەکەوە ئێمە زۆر سوپاسی حکوومەتی کوردستان و سەرۆکی حکوومەت بەڕێز نێچیروان بەرزانی و برادەرانی وەزارەتی ڕۆشنبیری و هەموو ئەو ئینسانە بەڕێزانە بکەینکەوە ماندوونە ناسانە لەگەڵ تەرمەکەی مامۆستای مەزن دکتۆر کەمال مەزهەرە و هەروەها لەو ڕێڕۆسمە جوانەی کەوا پێی هەڵسان بژی هەبوونی کورد ئەگەر هەبوونی کورد نەبایە کەسێکی وەکو دکتۆر کەمال نەی ئەتوانی بەم ناز و نیعمەتەوە بێتە ناو گردی سەیوانەوە ئەو گردەی هەزارەها ڕۆشنبیر و گەورەی ئەم میلەتەی تایە کە ئێساش شیلەی بیر و باوەڕیان بەناو کوردستانە بڵاو بۆتەوە ئێمە من لە جیاتی دکتۆر هەندرێن سووران و لاوچی کوڕی و سنەجات زۆر زۆر سوپاسی ئەو هاوسەرە مەزنەیەکەین کەوا چەندەها ساڵە بە دیار دکتۆر کەمالەوە ماندوونە ناسانە شەو نخونی کێشاوە دائیمە ئێمە هەموو جارێکە ئەیڵێین هەموو پیاوێکی مەزن ئافرەتێکی مەزنی بەدواوەیە دادەشە لا حەیدەریش یەکێکە لەو ئافرەتە مەزنانە کەم نییە وەکو حەبسەخانی نەقیب وەکو قەدەم خێر وەکو خانزاد وەکو هەموو گەژمردەیەکی خانمی ئەم کووردە بەشخوراوە بەڕێزان دکتۆر کەمال مێژوو دکتۆر کەمالە دکتۆر کەمال لە مێژووی کورد و کوردستانە باوەشێکی وای بۆ کراوەتەوە بە ئاڵتون دەورەی دراوە من دکتۆر کەمال وەکو خۆم ئەیناسم چ کوردێک بوو هەر کورد بوو بە تەنیا کورد ئینسانێکی بەڕێز بوو دکتۆر کەمال هەموو مرۆڤایەتی خۆشەویست بەڵام لە ناو توێی مرۆڤایەتی تا کوردێکی دڵسۆز بوو هەوڵیا کوردستانێکی سەربەخۆ دروست ببێ بەو دۆکیمەنتانە بەو توێژینەوانە بەو خشە و نخونیانە منیش لە جیاتی بنەماڵەکەی زۆر زۆر سوپاسانەکەم و ئەڵێم زۆر زۆر سپاس دکتۆر بۆ ماندووبوونت زۆر زۆر سپاس بۆ پێشمەرگایەتیت زۆر زۆر سپاس دکتۆر گیان بۆ ئەو
ماندووبوونەی کەوا بۆ کورد و کوردستان کێشات زۆر سوپاس دکتۆر گیان کە پرۆجیکتۆرێکی ڕۆشن بووی بەسەر مێژووی کورد و کوردستانەوە زۆر سوپاسان دەکەم خوارد. یەکێتی نووسەران فەرمی خوا لێ خۆش بوو پرۆفسۆر دکتۆر کەمال مەزەر سڵاو لە هەمووتان ئەمڕۆ لە گردە پیرۆزەکەی سەیوان تەرمی خوا لێ خۆش بوو دکتۆر کەمال مەزەر بە خاک دەسپێرین بە ناوی یەکێتی نووسەرانی کولقی سلێمانی سەرخۆشی لە هەمووان دەکەین مەرجی دکتۆر کەمال مەرجی مرۆڤێکی وشیار و زانستپەروەر و مێژوونووسی کوردە هاوتای محەممەد ئەمین زەکی بەگ و عەلادی سوجادی و ساڵح قەتان و ڕەفع حیلمی و ئەحمە خواجە و شکور مستەفا و دکتۆر جەمال نەبەز و مەسعود محەممەد و چەندانی کە بەڕێزان ئێمەی نووسەران خەمبارین بۆ لە دەستدانی ئەم کەڵە مێژوونووسە کە ماندوونە ناسە کە بە دێرەژایی تەمەنیان بەرهەمی مێژوو لێکۆڵینەوەی زانستی و پێگەاندنی قوتابیان و خوێندکارانی کوردیان خستۆتە ئەستووە فرە بەرهەمی ئەم بەڕێزە لە ناو کەلتوری گەشانەوەی کووردا دیارن کە زیاد لە 25 کتێبی هەمە جۆرە هەیە وەک مێژووی کورد و کوردستان مێژوو ئافرەت لە مێژوودا چەند کتێبێکی بە نرخی بە عەرەبی لە چاپدا وەک نەهزە و حەرەکەی عومالی فی عێراقە بە درێژایی تەمەنی خەریکی ساختکردنەوە و دیکومەنتاری و مێژووی گەلەکەی بۆ لە ئەرشیفی بەریتانیا قەڵەمێکی دیاری نیاو ئەو مێژوەیە تەمەنی ئەمرۆ بە گەورەیە بۆ کورد و بۆ قەڵەمەکەی و بۆ ژیانی پڕ لە خزمەتگوزاری و ئەدەبی ڕۆشنبیری و کەلتوری بەدیار دەخەن کە جێگای شانازی گەلی کوردی سەمدیدەیە و ڕۆشنایی مێژووی شاراوەی ئەم نەتەوەیە دکتۆر کەمال ئەندامێکی چالاکی کۆڕی زانیاری کورد بووە و هەمیشە خاوەنی هەڵوێستی بیۆر و تەمەنەکەی بووە بۆ ئێمەی نووسەران و ڕووناکبیران و ڕۆشنبیران بە کۆچێکی ناوەختە و لە دەستدانی گەوهەری کاروانی ئەدەبەکەمان و مێژوەکەمانی دەزانین درود بۆ ژیانی پاچی نەمری بێ لە دووتۆی خاکی کوردستانە بەسەر بەزی و بەرەو سەربەخۆیی سوپاسانەکەم یەکێتی نووسەرانی کورد و سەرڕاج چیترمان کەمال مەزەر بەناوی خوای گەورە و مێرەبان بەڕێز شالاخان هاوسەری خوا لێ خۆش بوو پرۆفسۆر دکتۆر کەمال بەڕێزان ماتەم گێڕانی خۆشەویست بەداخ و پەژارەیەکی زۆرەوە ئەمڕۆ جەماوەری گەلی کوردستان بەگشتی دواماڵاوایی لە ڕۆحی پاشی کەسایەتیەکی گەورەی گەلەکەمان دەکات کە هەموو ژیانی خۆی تەرخان کردبوو بۆ خزمەتکردن و ساختکردنەوە و بە دۆکومێنتکردنی مێژووی نەتەوەکەمان بە شێوەیەکی زانستی و ئەکادیمی کۆچی دوایی دکتۆر کەمال مەزهەر بە تەنها کۆستیە نییە بۆ بنەماڵە بەڕێزەکەیان بەڵکو خەسارەتێکی گەورە بوو لە هەموو مێژووی گەلی کورد و ناوچەکە خوا لێ خۆشبوو جگەلەوەی زانا و مێژوونووسێکی گەورەی عێراق و کوردستان بوو لە هەمان کاتیشدا مامۆستایەکی زانکۆی بەتوانا و لێکۆڵەرێکی بوێر و ڕازگۆ و ئەکادیمیستێکی ئازبەرز بوو لە مێژووی گەلەکەمانە ئەو لە سەردەمێکدا مێژووی ڕاستەقینەی میلەتەکەمانی بێترس و بە شێوەیەکی ڕازگۆیانە دەنووسیەوە کە ڕژێمەنەتەوە پەرست و شۆڤێنەکانی عێراق هەمیشە لە هەوڵی شێواندن و ناشرینکردنی مێژووی میلەتەکەمان بوون بەڵام پرۆفسۆر دکتۆر کەمال هەمیشە بە توێژینەوە زانستی ئازبەرزەکانی بە نامەی ماستەر و دکتۆرای خوێندکارانی بەوانەکانی لە هۆڵەکانی خوێندن لە زانکۆکان توانی بەرپەرچی ئەو نووسەر و مێژوو نووسە قەڵەم فرۆشانە باتەوە کە دەیانویست مێژووی نەتەوەکەمان لە کەدار بکەن خوا لێ خۆشبوو دکتۆر کەمال هەمیشە دەیگوت مێژوو ڕەحم بە کەس ناکات پاشاکانیش ناتوان مێژوو بەویستی و ئارەزوو خۆیان بنووسنەوە چونکە مێژوو گەل خاوەنێتی
ماتەم گێڕانی بەڕێز لای هەمووان ئاشکرایە کە پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر خاوەنی گەورەترین کتێبخانە و خەرمانێ لە کتێب و دەیەها نامەی ماستەر و دکتۆرای خوێندکارەکانێتی چەندین توێژینەوە و لێکۆڵینەوەی زانستی بە پێزی هەیە و مێژوویەکی ڕاستەقینەی گەلی کوردمانی تۆمار کردووە بۆیە لێرەوە لەسەر ڕاستپاردەی بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەڵێن دەدەین کە ناوەندێکی توێژینەوەی زانستی بۆ دراساتی مێژووی ڕۆژهەڵاتناسی لە زانکۆی سلێمانی دابمەزرێنین بۆ پاراستن و خزمەتکردنی مێژووی نەتەوەکەمان و پاراستنی سەرجەم بەرهەمەکانی خوارێ خۆش بوو. هەروەها ئێمە وەک زانکۆی سلێمانی 3 ساڵ لەمەوە پێش وەک وەفایەک بۆ پرۆفیسۆر دکتۆر کەمال یەکێک لە هۆڵەکانی خوێندنمان لە زانکۆی سلێمانی بە ناوی پرۆفیسۆر دکتۆر کەمالەوە ناوناوە. لە کۆتاییدا بە ناوی سەرجەم مامۆسایان و خوێندکاران و فەرمانبەرانی زانکۆی سلێمانیەوە دووبارە پرسە و سەرخۆشی خۆمان ناڕاستەی بنەماڵە و خانەوادە سەربەزەکان دەکەم و لە خوای گەورە داواکارم ڕۆحی پاکی پرۆفیسۆر دکتۆر کەمال بە بەهەشتی بەرین شاد بکە. ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون. دكتور ورا هماشن دكتور جان دكتور بس نعلبر ارام كبا بناوي خوي گەورە خۆشەویستان بنەمێ بە ناوی خەڵکو و پارێزگای سلێمانیەوە سوپاسی یەک بە یەکتان بکەم ئەوەی ئەمڕۆ لەسەر ئەم ئارامگەیە بینیتان دەلالەتی ئەوەیە کە هەموو کەس خۆی بە خاوەنی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر ئەزانێ ئێمە سوپاسی هەموو لایەکتانەکەین هەموو ئەوانەی کە بەشدار بوون چ لە ئەڵمانیا چ لە کاتی نەخۆشکەوتنیە چ لە گەڕانەوەیە چ لە پێشوازیکردنیە چ بە خاکسپاردنی لە خاکی پیرۆزی کوردستان و لە گردی پیرۆزی شەیدان گردی سەیوان ئەمە بە ناوی هەمووشتانەوە مێ سوپاسێکی زۆر تایبەتی خوشکی گەورە و بەڕێزم خاتوو شەهلا حەیدەری بکەم کە مەردانە شێرەژنێکی کورد توانیوێتی لە پشت هەموو ئەو دەستکەوت و نووسین و توێژینەوە و سەرکەوتنانەوە بێ کە ئەمە تەواوکەری ئەو دیدەیە کە پیا و ژنی کورد بەردەوام بەیەکەوە توانیویانە خزمەت بکەن ئەوەی دکتۆر کەمال مەزهەر پێشکەشی ئێمەی کردووە کاری گەورن چونکە ئەو وەکو کوردێک سەیری مێژووی نەکردوین وەکو زانایەک سەیری کردووە لە ڕووی زانستیەوە سەیری کردووە وای کردووە لە بەردەم ئاوێنەیەکە خۆمان ببینین وەکوەوەی هەبووین نەک وەکوەوەی حەزی پێەکەین نە بە پاڵەوان بازی و بە هەڵنانی خۆمان لە مێژووە نە بە شکست خواردن و ئەژنۆشکانن بۆ ئایندەمان بۆیە هەموو ئەو لێکۆڵیناوانەی کردوێتی لە تێگەشتنی ڕاستیەوە هەتا ئەگاتە کورد و کوردستان لە بەڵگەنامەکانی بەریتانیایە بە مێژووی ژنی کورد و بە هەموو توێژینەوەکانی و سەرپەرشکردنی ئەو هەموو تێزی ماستەر و دکتۆرا و توێژینەوەی دەرچوون و پلەبەرزکردنەوەیە کە تێپەڕێ بەو هەموو خەرمانی کتێبانەی کە هەیەی بەو کتێبخانە مەزنەی کە هەیەی توانیوێتی خەرمانێکی گەورە بەجێ بێڵێ ئەمڕۆ لە هەموو کوچە و کۆڵان و دڵ و گۆشە و ماڵێکە لە هەموو شارێکە لە ڕەوەندی کوردی پرسە بۆم خۆشەویستەمان دانین تا ئەو کاتی بەڵای کۆرۆنامان لێ ئەبێتەوە ئەتوانین لە مەراسیمێکی شایستەترە ڕێک و پێکانەتر خزمەتێکی زیاتری ئەم منەوەرانەمان بکەین ئەم ئارامگەیی کە بەڕێزیانیتیان ئەم شاری کە بەڕێزیانیتیان هەر کەسێ لە هەر کوێیەکی پنتێکی دنیا بێ و کورد بێ خوازیاری ئەوەکە کە دوجار بێتەوە ناو باوەشی خاکی پیرۆزی کوردستان و سلێمانی شانازیە بۆ سلێمانی کە باوەشی بۆ هەموو خۆشەویستانە گردووەتەوە ئومێ دەکەم دوا کۆستی ئەم نیشتیمانەمان بێ ڕۆژی یەخستنی ئیرادەی نیشتیمانیمان بێ پێداچوونەوەمان بێ بۆ مێژووی کە بە شکست و کەوتن و سەرکەوتنەکانیەوە ئێمە خاوەنین ئەزمموی بکەین بۆی ئایندەیەکی باشتر ئەمڕۆیەکی باشتر بە یەکەوەبوونێکی باشتر بنیاد بنین جارێکی تر سوپاسی هەموو لایەکتانەکەم سوپاسی کۆی لایەنە سیاسیەکانەکەم کە زۆر مەردانە بەخەومەوە بوون و سوپاسی هەموو دام و دەستگاکانی ئاسایش و پۆلیس و لیوایەکی پاراستنی سلێمانی و بەرگری شارستانی و فریاکەوتنی خێرای تەندروستی و 104 و پۆلیسی هاتوچۆ و هەموو دام و دەستگا خزمەتگوزاری و ئارامی و کارژێڕیەکانی پارێزگای سلێمانیەکەم و سوپاسی زۆری ئەنجومەنی پارێزگای سلێمانیەکەم کە پێ بەپێ لەگەڵمان بوون و سوپاسێکی زۆر بۆ بەڕێز وەزیری ڕۆشنبیری کە لە یەکەم ساتەکانیەوە لە 16 سێە هەتا ئەمڕۆ بە خەمی ئەو دۆسیەوە بوو تا ئەمڕۆ هەمومان بەیەکەوە بە خاکی پیرۆزی کوردستان و سلێمانیمان سپارت خوای گەورە پشت و پەنای هەمووتان بێ و ئێوە خۆش بن و کاکی بەڕێزمان جێگا و ئارامگەی کۆتایی بەهشتی خوای گەورە بێ و هەر بژیم.